بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانایانی موسڵمان تا و توی چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخ هێرێمی کوردستان لە ڕووی سیاسی ئابووری و کۆمەڵایەتیەوە دەکەین کە بەڕێزیان لە قەتەرەوە لەگەڵمان دەبێت. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان، خۆشحاڵین بۆ ڕەخساندنی و دەرفەتە. ئەگەر سەرەتا لە مەسەلەی بابەتی کۆمەڵایەتی دەست پێ بکەین، ئەوەی کە پێویستە بە ئاسایشی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان، ماوەیە کە باسی پرسی جێندەر دەکرێت، پێتان وایە دەبێت لە کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکرێت، چونکە لە سەراسی زانکۆکانیش سەنتەری بۆ کراوەتەوە، فەندی ڕێکخراوە نێودوڵەتیەکان هەیە بۆ ئەو پرسە، چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت، وایە مەترسیە بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی خەڵکی کوردستان؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن تبع هداه. بيشكي سپاسی ئێوەی بەڕێز و هەروەها کەناڵی پەیام دەکەین ئەوانش ئەم دەرفەتەیان بۆ ئێمە ساز کرد بۆ ئەوەی بتوانین گفتوگۆ بکەین بە تایبەتی لە کارێکی زۆر گرنگدا کە بڕێتێ لە کۆمەڵایەتی و خێزان و پاراستنی ئەم شتە ئەساسیانەی کەوە شتێکی فیترین پێش ئەوەی کەوا بڵێن ئیسلامیە، شتێکی فیتریە کە خوای تەعالا وەکو فەرمێ فەتەرە الناس عەلەیها. خوای گەورە نظام و سیستەمێکی داناوە بۆ هەموو جیهان، هەموو جیهان دانراوە لەسەر ئەساسی زەوجیەت، يعني نێر و مێ. سبحان الذي خلق الأزواج كلها مما تنبت الأرض ومن أنفسهم ومما لا يعلمون. أم قاعدة غرب تقريبا علماء غرب تازك زورنية تقريبا أتوانا بلهم صالك كشف كراوة كهمو شتك بيكي لدوشت أوي كوح تنهابت خواي قوريكو ابن عباس فرمي جالبر أو كأم كونه السيستمي همو كون لسر زوجيته دواني درسبوا إنساني شروها نيرومي دەستلێدان لەم سیستەمە ئەبێتە کارێکی زۆر ترسناک و خەتەرناک. حتا لە زمانی ساسانیەکانە بڵێن ئیمپراتۆریەتی ساسانی مەجموعەیەک پەیدا بوون بەم ناوەوە و تقریبا نزیکە لەم فکرەوە. لە پێش تا حدێک مەجالیان درا، بەڵام کە وەختێک گەیشتنە پلەیەکی تر ئەمە گەروا بێت معنای وایە نهایەتی هەموو ئیمپراتۆریەتمان هێت. ئێستش من وا ئەزانم غرب وەکو نهایەتی بێت، چونکی هیچی پێ نەماوە. یعنی جاران لە غەرب مەهماکان پێش 50 ساڵ پێش ئێستاکێ 100 ساڵ پێش ئێستاکێ ئێمە چەنەها فکری باش بەرامبەری یعنی ئازادی و کەرامەتی ئینسان و مافی مرۆڤ و هەروەها نەزەریاتی کە پێویست کە عەلا پەیوەندی هەبێت بە سیاسەت و بە تعلیم و بەم شتانە شتی جوان هەبوو. ئێستا غەرب خۆی کردووە بە خاوەنی شتێکی زۆر غەریب و دیفاعێکی زۆر غەریبی لێ ئەکات و خاصەتەن لەم مۆندیاڵی قەتەرا زۆر ئاشکرا بوو. یعنی شەڕێکی وەکو بڵێن جیهانی ئەکرا کە ئەبێت فەرز بکرێ بەسەر قەتەرا، ئەبێ قبوڵی مجتەمەعی میم وەکو خۆیان دەڵێن مجتەمەعی مثلی و شذوذ بکرێ. الحەمدوللا قەتەر توانی بە فەزلی خوا و جهودی زۆر کەسەوە توانراکەوە محاربەی ئەم شتە بکرێ و بیکەین بە هەمومان بەگشتی. جالبەرەوە من وا ئەزانم دەستلێدان لە کاری کۆمەڵایەتی و سیستەمی کۆمەڵایەتی کە نەک هەر ئیسلامە بەڵکو سیستەمێکی فیتریە، ئینسانیە، طەبیعیە، دەستلێدان لەم سیستەمە خەتەرێکی زۆر گەورەیە. باشە، بەس کاکتۆر جەناب وتت نهایەتی غەرب و ڕۆژهاوایە، مەبەستت لەم قسەی چین لە چ ڕوانگەیەکەوە ئەوانیانی بەرەو نهایەتن؟ ئیسامات جوان من تقریرێکم لایە، تقریری نەک بڵێ لە جیهەتێکی خارجیەوە، تقریری ئیتیحادی ئەوروپی خۆی ساڵی 2021ەوە هەموو ساڵێک تقریرێک دەرەکەن، ئەڵێن ئێمە ئێستاکێ لە مجتەمەعی تقریبا غەربە نسبەتی ئەو منداڵانەی کەوا کەس لیان ناپرسێتەوە نسبەتەکان ئەگاتە تقریبا 48% لە منداڵان یعنی لیان ناپرسێتەوە، ئەشی خەڵک دوایی تەبەنیانەکات کەفالەتیانەکە ئەمانە.
لفرنسا لصال نسبتي أمانة ذل صدابو استشصت للصدايا أم تقرير لكاتك ترى تقريبا داوا أكات لغرب كأقادار بن بوشتكي زوزو ترسناك كشيا كإستكي جماري أوروبا حوصدوا حوت مليون تقريبا حوصدوا حوت مليون استلا قاري أوروبا أجي بله أم تقرير عليه ببي أم حالتي كأما بي أرويد بۆ ساڵی 2050 ئێمە مجتمعی ئەوروپی کەم ئەکاتەوە ئەبێتە 742 ملیۆن معنای چۆن یعنی تقریبا 115 ملیۆن کەم ئەکات لە ماوەی تقریبا کەمتر لە 30 ساڵە ئەمە لەگەڵ وجودی ئەمە معنایەوە خەتەرێکی گەورەیە جا ئەمە هێشتا مەسئلەی مجتمعی بڵێن عرضم کردی کۆمەڵایەتیەکە و هەروەها شوزوز بڵاو نەبووتەوە جا ئەگەر شوزوز بکرێتە قانون ئەو کاتەیە بێ من وا ئەزانم نەک 642 ئەبێتە لەوانەیە 600ش لەوانەیە کەمتریش بکات ئەبێ نهایەتی ئەمە نهایەتێکی زۆر خەتەرە هەر بالمناسبە بین قوسین بۆ ئەوەی کە بۆ قسەیەکی خۆشی تیابێت ئێستا یەکێک لە پاشاکانی ئەو ینی سەرۆکەکانی ئەفریقیا بسبیکەوە پیاوێک یعنی شووی کردووە بە پیاوێک محکەمەی کردبووی وازی لێ بێنن بانی کردبوو بۆ قەستەکەی خۆی سژنی کردووە ئیسەکەی لە شوێنەکە سوێن ئەخوات ئەڵێ تاوەکو منداڵێکتان نەبێ هەردووکتان من بەرتان نادەم ئیتر قەی ناکە مناڵەکەش کچ بێت یان کوڕ بێ مشکلە نییە ئەمە طبیعەیە ئەمە فطرەیە ئەو پاشایش ئەو لێپرسراوەی ئەفریقیا بالمناسبة مسلمانیش نییە یعنی وەثەنیە ئەمە فکرەکەیەتی کە ئەڵێت کە ئینسان ناژی بەبێ تەواوکردنی یەک ئێمە یەکێکمان تەواوی ئەوانەکات یاویش ئافرەتەوە باشە بەس سەبارەت بە کوردستانی خۆمان بە هەرێمی کوردستان بڵێن فەندی ڕێکخراو نێودوڵەتیەکان هەیە ئێستا لە زانکۆکان سنتەری جێندەری کراوەتەوە بەڕێزتەم ئەوەی مەسەلەی جێندەر کە دوجار مەسەلەی هاوڕەگەز بازی لە خۆ دەگرێت نازانم ڕەگەزی سێم و هەتا مەسەلەی فێمینیست و ئەوەش ینی بەهاڕەشە دەبینی چونکە ئێمە دەبین زیاتر کە کار لەسەر ئەوانە کراوە تێکدانی خێزان بڵێن ئاشتی کۆمەڵایەتی تون توژی خێزانی لە کۆمەڵگەی ئێمە ڕووی لە بەرزبوونەوە کردووە من زۆر بەداخەوە ئەڵێم کە زۆربەی لێپرسراوانی کوردستان ئەتوانم بڵێم بەعزێکیان تەژیعی ئەمەش کارێکی زۆر خراپە بە نیسبەت گەلی کوردستانەوە کە ئێمە گەلێکین خاوەنی غیرەت و عەشائیرین قبوڵ ناکرێت ئەستەکەی جەنابتان ئەزان خاصەتەن لە بەعزە شوێنێکە کەوە ناحیە عەشائیری تا بە قووەتە تا حەدێک مشکلە هەیە بەڕاستی وەکو جەنابەت فەرمی لەسەر ئەم مەسەلەیە لە هەولێر مشکلە هەیە لە سلێمانی مشکلە هەیە ئەمە مەسەلەی جەندەرە بالمناسبە دەمێکە محاولە ئەکراکەوە بەتەسەلسل هاتنە پێشەوە طبعاً جەندەرە کە برێتیە لەسەر ئەوەی کە مساواتێکی تەواو لە بینی ئافرەت و پیاو ئێمە بێگومان لە ئاینی بەرزی ئیسلامە ئیمانمان بە تەوازن و تەعادل هەیە تەکاملەکە کە عادلترە لە مساوات على أي حال أو جندرية كانت استكيت تقريبا لصالي 1978 لأمم متحدة قراري بيدراوة ولو إلزامي شنية بلام مساعدات يارمتي زوربي ولاة غربية كان فيوندية بو كاروا أوي كتوقيعك لسر قانوني جندرة اتفاقية جندرة لأمم متحدة يارمتي أدري ئەوەی کە نەیکات یارمەتی نادرێت ئێستا ئەم شتەش هاتووەتە پاڵێەوە ئێستاکێ مەسەلا ئەوتا مەسەلا لە ئەندەنوسیا بالمناسبە ئێمە سپاسمان کردن و طبعا بالمناسبە ڕئیسی شەرەفی ئیتیحاد ئێستا لە ئەندەنوسیایە ئەندەنوسیا قەراری دا کە عفوان ئەم میثلیە مەمنوع کات قانونێکی دەرکرد کە عقوبەتی هەیە بالمناسبە لە ئەمریکا عقوبەتەکەی ئەعدام بوو لە ئەوروپا پێش 100 ساڵ
عقوبەتەکەی ئەدام و دوای بوو بە حەبس و ئەمانە و دوای ئیسەکێ ئەمانە. ئەمریکا ئیسەکێ تقریبا تهدیدێکی مبەطن ئەکا بۆ ئەندەنووسیا، ئەڵێ ئیستیسماراتەکانت ناڕوات ئەگەر تۆ وا بکەیت، بەڵام بێگومان من وازانم ئەندەنووسیا گوێ لەوە ناگرێت، چونکی ئێستا تا حدێک خەڵک ئەزانێت کە وەرگرتنی یارمەتی غەرب ئەوە نەبێ شتێکی زۆر ئیجابی بێت. من ئاگادارم و بەشداریش بووم لەو کارەدا کە وەختێ مالیزیا کە هەر 6 دەوڵەتەکە کە فکرەیەکی غەربی تقریبا شکانیان وکوپیان و تا ینی 6 پڵنگەکە یەکێک لەوانە مالیزیا بوو. مالیزیا گوێ نەدایە قەراراتی سندوقی نەقدی دەولی و فعلا سەرکەوتوش بوو لە بەرنامەجەکەیان بەهۆی سیاسەتێکی مالی باشە و من وا نازانم کە ئەو تهدیدانە قیمەتێکی هەبێ، بەڵام مەقسوودم ئەوەیە کە ئیسەکەی عالەمی غەربی تهدیدی عالەمی شەرقی ئەکات لەسەرەوە. لێرە تهدیدیان کرد بە تەواوی، ئێمە نا یاری نا تەشجیع نا تەسویق، بەڵام قەسەروتی کەیفی خۆیەتی ئێمە دینی خۆمان کە 1400 ساڵە لەسەرین نایفرۆشین بۆ 28 پاوەن یان 100 پاوەن یان 1000 پاوەن یان بۆ 28 ڕۆژی مۆندیاڵەکە. ئێمە تاریخێک و مێژوویەکی جوان ئێمەش پێویستە کوردی خۆشمان نەک لەبەر ئەوەی کە بڵێن شتێکی تر. ئێستا ئێمە عائیلە و تێکدانی عائیلە بێگومان لە مەسلحەتی کەس نییە. ئیسەکە ینی بەڕاستی غەرب وەکو عەرزم کردی مهددە حەقیقیەن وەکو خۆیان ئەڵێن. تا تەقریری ئیتیحادی ئەوروپی کاڵێ ئێمە زۆر لە ترسناکێکی گەوراین ئەگەر لەسەر ئەم کارە بڕێین. باشە کاکتۆر، بۆ کۆمەڵگەی خۆمان بۆ کوردستان دەبێت چۆن مامەڵی لەگەڵا بکرێ، چۆن ڕوبەڕووی ئەمە ببینەوە، چکە ئێستا کۆمەڵێک هەوڵ هەبوو هەم لە زانکۆکان کە ڕێگە نەدرا کۆمەڵێک شت بکرێت، چکە لە ژێر ناونیشانیەوە دەڕۆن بابەتی هاوڕە گەزبازی، لە ژێر ناونیشانی جێندە دەڕۆن بەوەی کە کچ ئازادە چی بکاوە بە قسەی دایک و باوکی نەکات و ینی تێکدانی شیرازی خێزان. چی بکرێ ینی چی بە چارەسەر دەزانی بۆ کۆمەڵگەی ئێمە، چکە خۆت دەزانین لە ڕووی سیاسی کێشەمان هەیە، لە ڕووی ئابووری، ینی بەوەی کە ئەوەی خێزان ماوەتەوە ینی ئەم کۆمەڵگای بۆ ئەو خێزان و بڵێن ئەو بەها بەرزانەیە چی بکرێت؟ ئێمە کە ئیسەکێ لەگەڵ کێشەی ئابووری و کێشەی سیاسی و ئیختلافات و ململانەی ناو بینی حیزبەکان بەداخەوە ئەوەی کە عائیلەی کوردی هێشتوتەوە حقیقەتەن یعنی خێزانە، تەماسوکی عائیلەیە، یعنی منداڵ و عائیلە بەیەکەوەن یارمەتی دەری یەکترین. ئەگەر عائیلە ببشڕێت لە غەربە تا حدێک مشکلەکان حەل کردووە، تا حدێک بە ناحەی مادیەوە، چونکی کە مجرد جیابەوە لە دوای 18 ساڵ ئیتر حکومەت لە ناحەی سۆشیالەوە وەکو پێوترێت یارمەتی بۆ ئەدات. ئەمما لە مجتەمەعی ئێمە کە ڕاتب بە تەواوی نادرێ، حتا بۆ مەسلحەت ئەڵێم ڕاتب بە تەواوی نادرێ، ئەگەر عائیلە یارمەتی دەرنەبێ بۆ پڕ و کشەکانی و بە دەور و بەری خۆیان نەکاتەوە، ئەو کاتە بێتە فەوزایەکی زۆر گەورەتر. ینی ئەوەش کە هەمانە من و ئەزانم نامێنێتەوە. جا لەبەرەوە من داوا ئەکەم لە پرسراوان نەک بڵێم بە عەقلێتێکی دینیەوە تەماشا بکەن کە من بەلامەوە شتێکی فەرزە و واجبە، بەڵام بە عەقلێتێکی بەرژەوەندی و بەرژەوەندێکی عامە و گشتی و بە عەقلێتێکی فیتری تەماشای ئەم کارە بکەن کە ئەمە لە مەسلحەتی کەسمان نییە، بەعکسەوە ئەبێتە هۆی فەوزایەکی ئەخلاقی زۆر ناشرین. حتا ینی ئێسەکێمە مجتەمەعی کورد حتا غیری موسڵمانەکانیش لە حەقەتە ینی قەزەی احتیرامی عائیلە و ڕێزی عائیلە و احتیرامی ژن و پیا و بۆ یەکتری و ئەم کارانە شتێکە ئەساسیە. ئەگەر ئەم سیستەمە ببشرێ فەوزایەکی زۆر گەورە دروست ئەبێت لە وڵاتەکەمانە و من و ئەزانم ئاساری زۆر ئەبێت بۆ مستەقبل و حتا نەک مستەقبلێکی دووریش، بۆ مستەقبلێکی تازەش. باشە، مەسەلەی خێزان پەیوەندی بە ئاسایشی نەتەوەییەوە هەیە کاکتۆر؟ بێگومان، چونکی کۆمەڵ مجتەمەع لە چی پێکێت؟ لە خێزان. خێزانیش لە چی پێکێت؟ لە ئینسان فەرد.
ئەگەر ئێمە ئینسانی باشمان هەبوو معنای وایە وسترە و خێزانی باشمان هەیە کە خێزانی باشمان هەبوو معنایەوە مجتمعێکی متماسك و ڕێک و پێکمان هەیە. ئێستش بالمناسبە ئیحصایەکی تریش لام هەیە کە ئەڵێت زۆربەی دکتۆرەکان و پرۆفیسۆرەکان و خاوەن ئیبداعەکان لە ئەوروپا و لە ئەمریکا ئەغڵبیان ئەچێتەوە بۆ ژوولەکە. بۆچی؟ ڕغمەنەوە نسبەتی ژوولەکە زۆر کەمە، یعنی ژوولەکە لە هەموو عالەمە تقریبا لە بینی 16 ملیۆن تا 36 ملیۆنە بالمناسبة، وعالمي الآن جهان بەڵێ تۆ تەماشا بکە ئەڵێ بۆچی دیراسی طبعا ئەمە جامعەی هارڤارد کە دیراسی ئەکات ئەڵێ ئەمە لە ئەگەڕێتەوە بۆچی ئەڵێ چونکی تا ئێستش نەک بە زۆریش تا ئێستش ئەوائیل و خێزانی جوولەکەکان متەماسکن، حتا شوێنی خاصی خۆیان هەیە کە ئەتیاک و ئەبنەوە ئەوائیل احترامی ئەگرن و ڕێزی ئەگرن تا حدێک، زۆریش ناخۆ زۆریان متەئەسیر بوون و علمانیە تەئسیری تێکردون. لەگەڵ ئەمەشە ئەمە قسەی ئەوانە. ئەو ئەوائیلانەش من بالمناسبە کە وەختی شوم بۆ نیوزیلاندا بەڵێ گەورەترین شەریکەیەکی عالەمی بۆ مناسبەی ئەوەی کە ئەو چەند کەسانەوە شەهید کرابوون شوێن ئێمە وەکو ئیتحاد طبعا لقامان کرد لەگەڵ مەسئولین و ئەوانە مهم یەکێ لە گەورەترین شەریکات کە بۆ دروستکردنی هەنگوێن و مشتەقاتەکانی تەمان کرد بۆی کەشت بکڕین تۆزێک قەدەرەن لەو کاتێک کە ئێمە چوین ڕئیسی شەریکەکە هاتە خوارەوە لەگەڵ ئێمە کە ئێمەی دی بە ئەم شەکڵ و ئەمانە پێی خۆش بووت ئێوە وتمان ئێمە موسڵمانین و هاتوین بۆ ئەم قەزیەوەی مەکتەبەکە چوینە مەکتەبەکەی مەکتەبێکی گەورە تەماشام کرد پیرەژنێکی تایە وتم ئەو پیرەژنە کێیە؟ وتی ئەوە دایکمە. وتی وەڵڵاهی وتی من هەرچی ئەم شەریکاتە کە ئێسەکەی من ئیسا ملیاردێرم نەک ملیۆنێر ئەگەڕێتەوە بۆ بەرەکەتی دایکم، چونکی دایکم ئێمەی بەخێر و سێ دوو برابووین نەیهێڵا ئێمە مشەڕەت بین بەملا و بەولا، ئێمەش من بەتایبەتی بن خۆم بە خزمەتکاری ئەمدایەزت دوایی کە دوای چەند حەدیثێکم بۆ خۆندەوە کە ئەمە ئینسەلای ئێمەش لە ئیسلامە زۆر زۆری پێخۆش تەسەوڕێکی خۆت ئەزانی جەنابەت غەرب هەدایەوشت نادات یعنی ئیلا بە مناسبات نەبێت هاتە خوارەوە ئەمری کرد ئێمە 5-6 کەس بووین هەموو عولەما کولی نەفەرێک یەکەم جار بوو کیسێکی زۆر گەورەی پڕ کرد لە جوانترین و باشترین ئەنواعی هەنگوێنی خۆیان ئەڵێم ئەمە شتێکە ئەمە بە چاوی خۆم دیمە ئەوەش تەقریری جامعەی هارڤارد ئەوەش تەقریری عفوان اتحادی ئەوروپی ئەمانە ئێمە تاکە ئیسفادەی ئیسفادەی لێ نەکەین ئەبێ ئیسفادەی لێ بکەین. من هەمیشە ئەڵێم ئەگەر ببوورید بۆ ئەم قسەیە ئەڵێم هەموو گەلانی جیهان ئیسیفادە ئەکەن بە تایبەتی گەلانی موسڵمانان لە ئیسلام، بەڵام گەلی کورد لەم زەمانەدا بەداخەوە نایەنوێ ئیسیفادە بکەن. بەعزێکیان ناڵم گەلی کورد بەعزێ لە پرسراوانی گەلی کورد نایەنوێ یانوێ خۆیان دوورکەنەوە لە ئیسلام، هەر بە ئیسلامیش ئێمە بەرز بووینەتەوە، هەر بە ئیسلامیش گەیشتوینەتە ئەم پلەیە جا لەبەر من داوام وایە کە ئێمە ئەو سیستەمە تێک نەدەین ئەگەر لەبەر ئیسلامیش نەبێ و لەبەر خوش نەبێ با لەبەر فیتڕە و لەبەر خاتری ئەو یعنی ئەو خێزانەی کە دروست کراوە و ڕێزی هەیە تا ئێستەکێ لەناو کوردستانە. باشە بەس کاکتۆر وتت سوود لە ئاینی پیرۆزی ئیسلام نەبینراوە بەڕێزت پێشتر دیدارتەوە لەگەڵ زۆربەی سەرکردەکان ئەوت پێوتون هەنی بۆ ڕوونکردنەوە لە چڕوانگەیەکەوێنە دەتوانی بە تایبەتی بۆ مەسەلەی بەڵێ فەرموو. بەڵێ من زۆر بە هەموو ئەو بەڕێزە خۆشەویستانە کە چاومان پیانەکەوێت ئێمە خۆتە زانی الحەمدوللا بەرژەوەندێکی مادیمان نییە مەسلحەتێکی مادیمان نییە، بەڵام حەزەکەین کوردستان بەڕاستەکەی پێشکەوتوو بێت، حەزەکەین کوردستان بەختەوەر بێت، حەزەکەین کوردستان یعنی فعلا بێتە نمونە. ئەوە ئاواتی هەموو ئینسانێکی باش و دڵسۆزی گەلی کوردە. ئێمە پێمان وتن مەسەرەن ئێمە لە هەموو شوێنەکە کە باس بکرێت خەڵک کەوتی کورد یەکسەر یادی سەلاحەدین ئەکاتەوە لە ناحەی یعنی ئەو خزمەتە گەورەی کە کردوویەتی کە ئازادبوونی شام و تەحریری شام و فەڵەستین و قودس و ئەقسا و دوای زۆر شتی تریش هەیە. ئەگەر باسی علمیش بکرێت چەندەها عولەمای گەورەی ئێمە
خزمەتی کردو وەکو ئیبن سەلاحی شەهرەزووری وەکو جەزەریەکان وەکو ئەثەریەکان وەکو تقریبا هەزارەها حتى لە عەسری تازە وەکو ئەحمەد شەوقی وەکو مثلا حتى عباس عقاد ئەڵێ خۆی ئەڵێ منیش دایکم کورد بوو مثلا ئەم هەموو عولەما بەرزانی کە ئێستاکێ موجودە و کە خزمەتەکە بۆ ئێمە بەلای کەمەوە ئەم ئینتیمای ئێمە مەفروض وایە و ئیستیفادەی لێ بکەن چۆن ئیستیفادە ئەگەر ئەوە ئینتیمایە بڵاوکەنەوە دووە لە ئیسلامیەکان زیاتر استقبالتانەکەن و پێشوازیتان لێ دەکەن یعنی وتم یەکێک لەو میسالانە وتم فەرموو ئێستا صلاح الدین تا ئێستاش زۆر کەس ئەڵێ لە مؤرخە عەرەبەکان ئەڵێ عەرەبە ئێوە بۆشی کۆنفرانسێک دروست ناکەن لە هەولێر هەموو ئەو خەڵکە من مستعدم ئێمە لە اتحاد ماشاء الله پەیوەندیمان بە هەموو تقریبا جیهانەوە هەیە حتى لەگەڵ مەسئولە گەورەکانی بڵێن حتى لە ڕوئەسای جمهوریات و ئەوانش ئێمە زۆربەی مەسئولین چیتان بتەبێت بۆتان کۆ ئەەکەینەوە دوایی ئەچین زیارەتی دێ دوین ئەەکەین کە نزیکی لە بەردەمی سەرڕەشایە قوربان ئەو دەی صلاح الدین ئیتر ئەمە جوانترین ڕسم ئەدا و هەروەها ئەم ئینتیمایە خەڵک ئێستاکێ حتى ئەوروپا لەگەڵ جیاوازی دینیا بوونە ئەوروپای موحد ئێمە ئومەتێکمان هەیە کە ئومەتێکە 1700 ملیارێک و 700 ملیۆن شخصە ئەم ئینتیمایەمە ئیستیفادەی لێ بکەین ئیستیفادەی لێ ئەەکەین ئەتوانین بڵاو بینەوە بەناویە بەینەما بەناوی کورد ناتوانین تەجاوزکەین لە حدودی خۆمان باش کاکتۆر سەبارەت بە هەر مەسەلەی مۆندیالی قەتەر پەیامی چی تێدا بوو پەیامەکان گەورە بوون وە شوێنی خۆیان گرت بڵێنەوە دژنەماوە کۆتایی پێ مۆندیالەکە حقیقەتاً ئێمە ینی هەر لە 2 ساڵەوە تقریبا لەگەڵ ئەو برایانەی کەوە کاری لەسەرەکەین کارمان هەیە لەگەڵیانە یەکەم شت بەڕاستی زەختێکی زۆر هەبوو لەسەر قەتەر کە ئەبێت ئەم شتانە قبول کات یەک وەکو شروط ئەبێت مەسائلی یعنی مثلی و شذوذ و ئەوانە ئەوە قابل نییە بۆ نیقاش تەسەورەکەی بەعزە شتێکی ناوترێ لەم شوێنە کە وەختێ من بنوودەکانم شاو پێکان ناوترێ یعنی مەسەلەن ئەبێ ئافرەتی خراپ تەرتیب بکرێ و بێنرێت ئەمانە بە نیسبەت قەتەرەوە یعنی کە وەکو دەولەتێکی موسڵمانە و دوایی محافظیشە وتیان وەڵڵا ئێمە ئەمانە بە هیچ شەکلێک تەمان خۆیان تەمیل یعنی نەوعا ما لە بیدایەتەوە ڕەفزیان نەکرد بە مطلقی بۆ ئەوەی تا ئیشەکە سابت بوو تەسبیت بوو دوایی وتیان کاکیان ئەگەر شروط و مەرجی کوڕەی قەدەم و ئەمانە ئەگەر مەرجەکەی لە فیفا ئەمەیە لەسەر سەر ئێمە هەرچی شروطی فیفایە بەجێ هێنین ئەمە ئەمانە ئێمە وەکو چۆن ئێوە لە ئەوروپا ئەڵێن ئێمە سەقافەی خۆمان هەیە و یعنی حەزارەی خۆمان هەیە قبول ناکەین کەوە حەزارەتێکی تر لەسەر ئێمە دابنرێەوە تا فەڕەنسا منعی حیجابەکە کە شتێکی شخصیە ئەڵێ ئەمە جیاوازی هەیە لەگەڵ سەقافەی ئێمە سەقافەی ئێمە حیجابیتیانە ئەبێ ئێوەش حیجابتانتیانە بێ مەسەلەن بۆ ئێوە بەشی دروستە ئەمانە مجادلاتێک و مناقەشاتێکی زۆری تیابوو تا ئەم شتانی کە زۆر گرنگە مەسەلەن ئەڕە خواردنەوە ئەبێ مسامەحە بکرێت کە خەڵکەکە لەناو عەفوان شوێنەکەی کە بڵێن شوێنی ڕیاضە و مەلعەبی ڕیاضی ئەبێ مەجال بدرێ هەموو ئەم شتانەیە ڕەفزێکی مطلق کراو لە ئاخریشا الحەمدولله بە ئێترافی ماکرۆ ئەم دوێنێ ماکرۆن لێرە بوو ماکرۆ ڕئیسی فەڕەنسی و ئەمڕۆ تەسریحی دا کە ئێمە یعنی زۆر سوپاسی قەتەرەکەین و قەتەر ناجح بوو دوێنێ وەزیرە ریاضە وتی پێویستە ئێمە قوبعەکەمان بەرزکەینەوە بۆ قەتەر بۆچی چونکی ئەوەی جانێ فعلەن یەکەم جارە هەرچی ئافرەت هەیە ئێمە دوێنێ لە محاضرەیەکا بووین بالمناسبە لە وەزارەتی خارجی تەرتیبی کردبوو زۆر خوشکانی گەورەی تیا بوو ینی لەسەر مستەوایەکی زۆر بەرز خوشکی ئەوروپی بەگشتی هەمووشی طبعا غێری موسڵمان یعنی مەسیحی تیا بوو بە هەموو ئەنواعیەک و ئەرسۆزۆکس و کاثۆلیک و ئەملا و ئەولا طبعا لأمريكا والآن محاضرة متحفي وطني همو بإجماع يعني كم جارة إيما كإحساسكين بأمانه
تحرش دروست نابین. یەکەم جارە ئێمە لە مەلعەبە دەرئەچین کەس پاڵمان پێوە نانێ، کەس ئەزیێتمان نادات. ئەمانە حەقیقەتەن سوورەتێکی جوانیدا بە ئیسلام، کە ئیسلام ئەتوانی ئێمە گەورەترین تەظاهورە ئیسەکێمە زۆر کەسێ لە کوردستانە بەداخەوە ئەڵێم بەجددی ئەڵێم یعنی ئەحساسەکە بە نەقس کە ئەنەهو ئەگەر موسڵمان بێ نوقسانە. کاکیگیان ئەم دینە پێش ئەوروپا ئێمە حەزارەتمان هەبوو. ئێمە ئەو سەعاتەی کە هارون ڕەشید دروستی کرد ئەو ساعتە حەزاریە کە لە هەموو سەعاتێکە ئەکرایەوە نەفرێک دەورەیەکی کرد و ئەشوە ژوورەوە ئەمە معنایەوە سەعاتی ڕۆیشتووە و ئەو سەعاتە گەورەیە کە تەقدیم کرا بە شارلمان مەلیکی ئەو کاتەی فەڕەنسا وتی ئەمە جنی تحریکی ئەکات قەسەسەکان وتی ئەمە جنیە و ئەم جنیانش جەماعەتی هارون ڕەشیدن خەبەری بۆ ئەبەن و ئەوە لەو حاڵەتە ئەژیان. ئێمە دینێکی جوانمان هەیە، بیدایەتەکەی ئیقرا، شیعارەکەی چاکەیە بۆ هەموو کەسێک، ڕەحمەیە بۆ هەموو کەسێک. جا لەبەرەوە ئەتوانین هەموو شتێ بکەین و ئیسلامەکەش محافظەی لەسەر بکەین. ئەو یەکەم منۆ ئەزانم یەکەم نامە کە یەکەم مەسج کە دای بە عالەم ئەتوانین ئێمە جوانترین گەورەترین مۆندیال دروستکەین لە عینی کاتیشا احفاظکەین لەسەر قیەمی خۆمان و لەسەر ئەخلاقی خۆمان و لەسەر ڕەوشتی خۆمان. باشە لەسەر پرسەکانی تریش قسە دەکەین کاک تۆر بەس بە حکومی کە جەنابەت دەمێکەش دەکەیت لە ڕێکخراوی جیهانی زانایانی موسڵمان. ڕەنگە خەڵکێک بپرسن جەنابەت ئەو پەیوەندی سوودیان لەو بەسەڵاتدارانەیە سوودیان لەو پەیوەندی بەڕێز وەرگرتووە لەگەڵ وڵاتانی ئیسلامی یاخود لە بارودۆخێکدا بۆ یارمەتیدانی هەرێم جگە لەوەی کە بەڕێزت بڵێن هاوکاریت کۆ کردوەوە هێناوتەوە بۆ کوردستان سوودیان وەرگرتووە لەو پەیوەندیانە ڕاوێژ هەبووە؟ بێگومان لە چەند بەشەکە بەشێک لەوانەی کە ئێمە توانی و بێتمان ئەلحەمدوللا ئەوەیە کە بەلای کەمیەوە مەسەرەن ئێمە بە ناوی دینەوە کەس نەیتوانیەوە ئەم جارە ئەوەتی کە ئێمە لە تقریبەن و یعنی ئەلحەمدوللا ناڵێم ئێمە بەتەنها من وازانم برایانی ئیسلامیەکانمان لە کوردستانە وەکو یەکگورت و هەروەها کۆمەڵ نازام عەفوەن و هەروەها حەرەکە ئەمانەش بەڕاستەکەی یارمەتی دەرن بۆ ئێمە. من بەجددی ئەڵێم بەبێ مجاملە بکەم بۆ ئەوەی کە من لە ئەم قەناتە کارەکەم. هەموو ئەمانە دوای گەلی کوردی ینی گەلی باش و پیاوی باشی کوردستان لە هەموو ئەترافەکان ئەمانە یارمەتی دەربن بۆ ئێمە کە ئیسپاتیکەین کە ئێمە گەلێکی ینی موسڵمانین، گەلێکی حەزارین، مافی خۆمان هەیە، کاری خۆمان هەیە. لەمانە ئەمە منۆ ئەزان دەورێکی زۆر بۆ جاران ئەگە هەر شتێ بکرایە مەسەرەن ئەگە جاران بواە مەسان کوردستان شتێکی ئەو ینی ڕفرامدۆمەی کرد بە نسبەتی ینی مستەقبەلی کوردستانەوە لەوانە بۆ هەزار فتوا دەرچوایە بەڵام هیچ فتوایەک دەرنەچوو دژی کوردستان مەسەرەن. بۆچی هیچ فتوایە دەرنەچوو کە وەختێک داعش هات بەعکسەوە یەکەم فتوای ئێمە و ئیتیحاد بوو کە ئەمە هەر کەسێک کە دیفاعەکە لە عێرزی خۆی و لە شەرەفی خۆی و لە وڵاتی خۆی دژی ئەوانەی کە تەعەدا ئەکەن بە بێوەجی حەق ئەمە شەهیدە مەسەرەن. جگە لەوە ینی ڕەنگە بەعزێ لە پرسراوە گەورەکان ئەزانن کە ئێمە لە فەزلی خواوە مەقسوودم بە شخصی خۆم نییە کەەوە مەتحیکەم بەس بۆ ئەیکەوە ینی خەڵک بزانێ زۆر یارمەتی دەربووین بۆ ئەوەی کەوە ئیبراهیم خەلیل تەسلیمی هەرمێنێتەوە لە ینی کەوەکو منفەزێک بێ بۆ کوردستان. ئەوە تەفاسیلی هەیە حەز ناکەم بچنە ناو تەفاسیلەکەیەوە مەسئولە گەورەکان ئەزانن کە عەلی قەرەداغی چ ڕۆڵێکی هەبووە لەو بوارەدا و هەروەها بۆ گەڕانەوەی تەیەران عەفوەن تورکی بۆ سلێمانی بەڵێ بۆ سلێمانی بە تایبەتی جەنابی کاک بەرهەمیش ئەزانێت کە ئێمە ینی هەوڵێکی باشماندا و دوایی خواڵ ناگرێت جەنابی کاک بەرهەم یاویش بێگومانە و کەوەکو ڕئیسێکی جومهوری بوو لەو کاتەدا بەڵام ئەزانێت کە ئێمە پێش ئەوە یارمەتی دەرێکی باش بووین بۆ مەسەلە جاری وا بۆ ئێمە وەفدی گەورە ئێمە پەیوەندیمان زۆر باشە بالموناسەبە خاصەتەن پێش سووریا لەگەڵ رووسیا بە حکمی ئەوەی کە ئێمەوەکو مشکلەیەکی گەورە هەبوو لە تەمەن لە شیشان و هەروەها لە داغستان. مەسەلەی داغستان
من شخصيا وەختێک ڕۆیشتین و حالمان کرد گەنجە موسڵمانەکان خوا جەزایان باتەوە زۆر عاقڵ بوون شەڕیانە کرد بەڵام کە من وتم من ئەچم بۆ لایەن حتا ڕئیسی جمهوری داغستان وتی بەخوا جەنابی شێخ عەلی لەوانەیە بتکوژن وتم هابە لە پێش دوانسیانێکمان بان کرد هاتن بۆ لام دوای وتم من زیارەتانەکەم لە شوێنی خۆتان مناقەشە و ئەمانە الحەمدولله هەموو ئەوانەی کە شەڕکەر بوون اتفاقيك دروست کرد لە بینی حکوومەتی داغستان و لە بینی ئەو گەنجانە و وەزعێکی ڕێکوپێکیان هەیە ئەم زەلامەیە وەکو لە حضوری قەسم لە حضوری عفوا پۆتین و دەوری 24 ڕئیسی جمهوری داخلی و خارجی وتی ئەم شخصەیە و ئیتیحاد توانی کە ئەمن و ئاسایش ماوەی 1 ساڵە هیچ کێشەیەکمان نەبووە بەهۆی ئەمەوە لەبەر ئەوە بزانە چۆن ئیسیسمارمان کرد باشە بەس يعني نائبی وەزیری عفوا نائبی وەزیری دیفاع لەگەڵ عضوی مەجلیسی ئەمنی قەومی من ناردم بۆ کوردستان و مقابلەی شخصیاتیان کرد کەوا بتوانن یارمەتی کوردستان بن هی رووسیا مەبەستت کاوتۆر بەڵێ رووسیا قوربان نائبی ڕئیس لەگەڵ نائبی عضو في مجلس الأمن القومي أستاذ أحمد ناوخوي مسلمانة أنغوشية يعني زور محترمة زور برادرمة تواني رويشتن زيارتي بلين كاك مسعود شان بالمناسبة باش أي كاوتور أو هەڵای ڕاگەیاندنەتی لەسەر جەناوت مادام بەڕێز پێشتر ڕێگەت نەدا بێ ئیبراهیم خەلیل دابخێر لە کاتی ڕێفراندۆمەکەیە ڕۆڵی گەورەت هەبوو لە کردنەوەی فڕۆکەخانەی سلێمانی ئەی لە ڕاگەاندن ئەو هەڵایە چییە؟ وڵاتەوە کاکە حەکیمیان ئەوە جەنابتان ئێوەش ئاگاتان لێیە شتێکە زوڵم ئەکرێت من ئەڵێم بەداخەوە زۆربەی ئەو برانەی کەوا هجوومەکەن قەزیەکە بەرژەوەندی کورد نییە قەزیەکە کێشەکە کێشەی بەداخەوە ئەڵێن بەداخەوە کێشەی ئایدۆلۆژیە يعني شەڕی ئەوان لەگەڵ منە هەر لەسەر فکر و ئەوەیە کە من ملتزمم بە ئیسلامەوە الحەمدولله و اعتزازی پێیەکەم هێنا زۆر شت هەیە هەر ئەوانە خۆیان من هەوڵم داوەکەوە تەساڵح بێ لە بینی ئەوان و لە بینی بەعزە جیهاتی حکوومیەکی ترە زۆر شت هەیە کە ناوەترێ لەم شوێنە و ئەمانە خۆیشان ئەزانن گەورەکانن ئەزانن جاری وا بۆ گەورەکانیان هاتوون خۆیان هاتوون بۆ لای من کە ینی قسەیت یا بکەم لایەکەوە داوام لێ ئەەکەن کە سوڵح بکەم لایەکی تریشەوە ژنیەوەم پێدە بەس پێشان نادەمە من ئەمرنا إلى الله باشە بەس کاکتۆر بە حکمی و پەیوەندی کە بەڕێزت لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغانە ئەوە پێشتریج بەکار هێنراوە بۆ مەسەلەی بەتایبەتیەوەی کە پەیوەندی بە ڕۆژاوای کوردستان و هەوڵێکی ئاشتەوایی هەبێت لێ تێگەشتنێک کە بێت هەوڵ هەبووە ینی سەری نەگرتە بێت بەڵێ هەوڵ هەبووە بێگومان هەوڵ هەبووە بەڵام خۆی مشکلەکە ئەگەر ڕوویدا تۆ ناتوانانی خۆتە زەنی بەرژەوەندی دەولەتێک بە شخصێک ناگۆڕێ بازە شتێک ئەتوانی بیکەیت یعنی مەساوەکو ئیبراهیم خەلیل ئەتوانین قسەی تیا بکەین قسەیشمان تیا کرد و مەسئولینی حکوومەتیش ئەزانن کە لە گەورەکان و تا بچووکەکان ئەزانن کە ئێمە ینی کەچوون بۆ لای جەنابی ئەردۆغان لەسەر بۆ ئەم مەسئلەیە بۆ لای مەسئولینی حکوومەتی تورکی بەتایبەتی بۆ زۆر شت یەکێک لەمانەی ئەم شتانە بوو جا لەبەر ئەوە من ئەڵێم یعنی بەڵام لە پێشە ئێمە محاولەمان کرد حقیقەتەن قیادەی کوردیش محاولەی کرد کە ئەحزابە سیاسەکانی سووریا کوردەکان کە تقریبا سیاستێکی تایبەتی هەبێت کە وانە بێت کەوا ئیسارەی تورکیا یان ئێران یان وڵاتێکی تر ئیسارەیەکی وانە یعنی بێگومان محافظە بکەن لەسەر بەرژەوەندی خۆیان بەڵام دژی ئەوان کار نەکەن یعنی ئەوە بوو حتا وەکو معلومی جەنابیشتە من هەمویانم عەفوەن ئەوەی کە معلومی جەنابەتی ئەوەیە قەستم عەفوەن ئوستاد داود ئۆغڵۆ ئەو کاتەیە وەزیر خارجیە بوو هات بۆ هەولێر و لەگەڵ هەمویانە یەکەم جارە لەگەڵ حتا پەیادا دانیشت لەگەڵ ساڵح موسلیما دانیشت بەڵام بەداخەوە ئەو ئیتیفاقی کە کرا من 12 حیزبەکەم داوت کرد بۆ ماڵی خۆمان یعنی لە قەرەداخ و هەروەها لە سلێمانیش مناقەشەیەکی زۆرمان لەگەڵا کردن بەڵام بەداخەوە ئەوان پەیادە بەتایبەتی
ڕێی نەدا بەو کارەی کە بچێتە سەر هێنا ئەگەر ئەوان سیاسەتێکیان بەکارە ئەو کوشۆی سەکە مەسان قەتەر لەگەڵ هەموو لەگەڵ ئەمریکا علاقەی باشە لەگەڵ رووسیاش علاقەشی باشە قەیچێک ئەبێت ئێمە بەڕاستی سوود وەرگرین گەلی کورد من ئەوە نەسیحەتمە سوود وەرگرین لە مێژوو نەفرۆشرێن جارێکی تر بە هیچ جۆرێک ئەوە مشکلێت نەفرۆشرێن جارێکی تر ئەوە مشکلێت ئەوە ئەبێت پێویستە کات بەت ئەمەش مشکلەی ئێمە ئەوەیە بەڕاستەکەی هەر حیزبێک و ئەزانێ خۆی خاوەنی هەموو کوردستانە بابەکیان تۆ حیزبێکی لە کوردستان نەکە بوو کوردستان هین تۆ نییە جا لەبەرەوە مەفروض وایە ئیستیشارە بکە لەگەڵ ئەحزابەکانی ترا ئیستیشارە بکە لەگەڵ ئەوانەی کە خیبریان هەیە بەداخەوە ئەمانە هەمووی هیچی ڕووی نەدا ینی بەڵکو بەعکسەوە پێیشان وترا بە قسە نەکرا باشە کاکتۆر کاتێکی کەمان ماوە گەر بە پوختی وەڵامی چەپسارێکتر سەبارەت بە دۆخی کوردستان خۆت دەزانێت لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە ینی داتە پیوەدۆخ یاریمی کوردستان مەبەسم بەڕێز پێشتر دیدارتە بووە چی بە چارەسەر دەزانی بۆ دۆخە سیاسەکە بێ بۆ دۆخە ئابووریەکە بێ کە ئێمە خاوەن سەرۆتێکی زۆرین بەڵام خزمەتگوزاری نییە موچە نیە گەندەڵی بڵێن تەشەنەی کردووە من ئەزانم بیدایەتی ڕێگەکەمان ئەوەیە کە ئەبێت ئەحزابە کوردەکان بەگشتی ڕێک بکەون لەسەر بەرنامەجێک بەڕاستی ئیسا مشکلەکە ئەوەیە ڕێکەوتنەکە زۆر دوورە و ئەمەش بێگومان زەرێکی زۆری هەیە ئەوە من ئەو قسەشم گەیانۆتە زۆربەی لێ پرسراوەکانی کوردستان کە ئێمە ئیستا لە مەرحەلەیەکی زۆر ترسناکەین ئەمە ناحەی سیاسی وەزعەکە باش نییە ڕاحی ئابووری زۆر خراپترە بە تایبەتی خۆ هەموو کەس عەقڵی هەیە من ئەو قسەشمان کردووە یعنی گەلی یاسەکێ مەسان کوردێک لە سلێمانیە ئەژی یان لە هەولێرە ئەژی زۆر مشکلەیە ئەگەر تۆ مەسەن لە سلێمانیە بەرمیلێک نەوت یان گازۆئیل مەسەرەن بە 150,000 بێ بەینەما لە کەرکوو کە لەژێر دەستی حکومەتایە کە سەعاتێک لێمانە دوورە یان کەمتریش لە بەعزە شوێنێکەوە ئەو لەوێ مەسان بە 50,000 بێن ئەمە تەسیرێکی نەفسی و سایکۆلۆژی زۆر ئەکات ئەمەش یەک ئابووریمان تەواو نییە بە هەموو عەقڵێک هەموو کەسێک ئەڵێ ئەگەر نەوتەکە بەشی ڕاتبەکەمان ناکات بە ڕاتبەکان لە بەغاوە بێت بەس بەداخەوە ئەمە چەند ساڵە ئەم کوردەیە ینی لەو شتە ئێمە ئەو 3-4 ساڵەی کە ڕاتب ئەهات کوردستان باش بژایەوە 11 و 12 و 13 2011 و 2012 و 13 وەکو معلومی جەنابتانە تا چواردە دوایەوە ئیتر ئەوە دەوری 8 ساڵە ئەم مشکلە و ئەم کێشە هەیە پێویستەکە حەل بێت یا لەبەرەوە منەوە ئەزانم پێویستەکە بەلایانیش بەگشتی هەموو ئەحزابەکان ئیحساسکەن بەو مەسئولیەتە ئەم تەجروبەی کە ئێستاکە هەیە لە کوردستانە تەجروبەیەکە ئەگەر خوا نەخواسە یعنی بڕوخێت نابرێت زۆر زەحمەتە جارێکی تر بێتەوە چونکە ئێمە وەکو ئەفغانستان نین وەکو سۆمان نین ئەفغانستان بەلای کەمیەوە حدودێکی خاصی خۆی هەیە بەپێی ئومەمی متحیدە حیمایەتێکە ئێمە حدودەکەمان وحدەتی خۆمان و قووەتی خۆمانە ئەگەر ئەو قووەت و وحدەتەمان نەبوو من وا ئەزانم ئەم تەجروبەیە معڕەزە بێ بۆ ترسناکیێکی زۆر و بۆ مەخاترێکی زۆر ساخوای گەورە هەموو لە یەک پارێزێ باشە کاکتۆر بەس گەندەڵی ئێستا هەڕەشێکی زۆر گەورە نیە لەسەر کوردستان چونکە بڵێن داهاتەکان ناگرێنەوە بۆ خەزێنەی گشتی دام و دەستگاکان ینی بەرز حیزبەوە وەکو بووکەڵەیەک مامەڵیان لەگەڵا دەکرێت ئەمە خەتەرێکی گەورە نییە هەم گەندەڵێک هەم مامەڵەکردن لەگەڵ دام و دەستگاکان گەندەڵی بەلای منەوە لەسەریشم نووسیوە کتێبێکم هەیە کە لەسەر تەنمیەی موجتەمە و گەورەترین نەخۆشی کە دام نابێت بۆ گەشەپێدانی موجتەمە و گەل بۆ ئابووری بۆ سیاسی بۆ هەموو شتێک گەورەترین شتی خەتەرناک بەڕاستی گەندەڵیە هەرچی وڵاتێک گەندەڵی تیابێک ئەگەر تایبەتێکە گەندەڵێکە زۆر بێت وەکو بەداخەوە ئەدێنرێت بێگومان کاری سیاسی تەواو نابێت ئەوە بابزانانی کاری ئابووریشی زۆر ناتەواوە ئەوەی سەکێ ئەفریقیا خۆ بەعزە دەولەتێک هەیە سەرۆتێکی زۆر گەورەی هەیە سەکێ مەسەن نایجیریا 5 ملیۆن بەرمیل ڕۆژانە دەرەکەن
دوای جگە لە ئاڵتون و ئەڵماس و ئەملاوەلا، بەڵام مجتەمەیەکی فەقیرە و ئەوە تا خەڵکەچێ سواری کاتە ئەوروپا. گەندەڵی شتێکی زۆر زۆر ترسناکە، ئەگەر چارەسەری نەکەین هیچمان بۆ ناکرێت. باشە بە کورتی بێ هیچ پێشنازێکت پێش کردووە پرسانێرم لەبارەی نەوتەوە خاڵە سنووریەکان بێت، پێ دوایە ئەمە کێشەی داهاتمان هەیە لە کوردستان یاخود کێشەی ئیدارەدانمان هەیە لە کوردستان؟ وەڵای ئەمە ئێستا خۆی ئەزانی شۆن کە سیستەمی ئیدارە شکێنرا هەمووی تێکەچێت. ئێستا گەر بە قسە بۆ قسەیەکی زۆر خۆش کە وەختی خۆی بەس بە کورتەکەی لە زمانی کە ئەڵێ بۆچی فارسەکان ناجح بوون سەرکەوتوو بوون لەسەر ڕۆمەکانە، هەموو ئەو کاتێک کە موعڕیخەکان نووسیانە قسەیەکی جوانە نووسیوەتەوە، مهم ئەڵێ ئەگەڕایەوە بۆ ئەوەی کە سیستەمی ئیدارەی ساسانیەکان لە ئیدارە زۆر زۆر بەقووەتر بوو لە ڕۆمانەکان. جا لەبەرەوە توانیان سەرکەوت بن. دوایی توانیان کە وەختێک ئیژا کە ئەوە زانیان بەوە، ڕئیس وزەرایەکیان خۆی گۆڕی و هات ئەو فکرەی وەرگرت کە وەختێک ڕۆمەکان عەفوەن کە هێرەقل و جەماعەتەکەی کە وەختێ ئەو سیستەمەیان گۆڕی ئیستیفادەیان کرد لەو دەرسەیە، لە ماوەی کەمتر لە 9 ساڵە توانیان ڕۆم سەرکەوتوو بێت لەسەر ئیمپەراتۆریەتی ساسانی. یعنی بزانە ئەو سیراعە چۆن حەل بوو بە سیستەمی ئیداری. ئەم قسەی من نییە، قسەی هەموو ئەوانن کە پێ ئەوتێت تەحلیلی تاریخ و تەحلیلی سیاسە ئەکەن، ئەڵێ ئەمە سەبەبەکەی و بە تاریخیش لەما هەیە. بەڵێ بەڵێ چەند پرسیارێکتر بە کورتی کاگدۆر سەبارەت بە هەندێک پرسیار سەبارەت بە دراوی ئەلکترۆنی پرسیار بڵین بەڕێستان هەموو جۆرەکانی دراوی ئەلکترۆنی کە ئێستا بەشێکیان لە کوردستان مامەڵیان پێوە دەکرێت بە نادروست دەزانیوە بە حرامەوە زیانیان هەیە، بڵێنەوەی کە ئێستا مامەڵی پێدەکرێت بێ خەڵک خۆیان لێ بە دوور بگرێت؟ بێگومان ئێمە الحەمدوللا لەوە پێش لە کوردستانە فتوایەکمان دەرکرد لە 2000 و تقریبا 17 بوو بەنسبەت 1 پۆین کە خەریک بوو یعنی بڵاو بێتەوە. ئێمە فتوایەکمان دەرکرد کە ئەم 1 کۆینە هیچ ئەسڵێکی نییە و ئەساسێکی نییە و ئەمانە دوایی بتکۆین دەرچوو بڵاوبووەوە. فتوایەکی ترمان هەر لە نەفسی ساڵە 2000 و بیدایەتی 2017 و ئەواخری 2016 لە جەزیرە لە فقه المال فتوایەکمان دەرکرد کە ئێمە ناڵێن ئێمە دژی پێشکەوتوو نین، ئێمە لەگەڵ تەقەنیاتی بلۆکچینای. من زۆر داوا ئەکەم لە گەنجان و لە حکوومات کە ئیستیفادە بکەن لە تەقەنیاتی ڕەقەمی. ئێمە ئێستا بەعزە بەنکێک ئەتوانین خەریکین بکەین بە بەنکی ڕەقەمی. ئێمە مشکلەکەمان لەسەر ئەو شتەیە کە پێوتێ عوملەکە. ئەم عوملەیە چونکی نە دەولە لە دوایەتی نە شەریکەیەک لە دوایەتی، مطمان ئەمانە بێ ئەسڵە و فعلا ئێستاکەوە نەتیجەکەی وای لێ هاتووە. ئێستا بتکۆین گەیشتە 67,000 یەک بتکۆین، ئێستا هاتووەتە نزیکی کەمتر لە 10,000. ئەوەی کە منەسەکانی ئیدارە ئەکرد سەروەتەکەی گەیشتە 7 ملیار. ئێستا ئەو 7 ملیارە وەکو معلومەی جەنابتە ئیفلاسی کرد. دوێنێ قەناتی CNN ئیعلانێکی کرد، ئەو پێرێ بوو عەفەن 2 ڕۆژ پێش ئیستەکێ کە ڕئیسەکەی ئیستەکێ یعنی پۆلیسی بەدوایە ئەگەڕێت و حکم لەسەری دراوە کە مجریمە و جەریمەیەکی گەورەی کردو. جا ئێمە فتواکەمان وابوو کە حیمایەتی مجتەماعەکەمان بکەین. بەڵام بەعزە بالمناسبە بەعزە بۆی کەوا فتواکە عامە بەعزە هێنەکەیە عملاتێکەیە عملاتی ڕەقەمی مشەفەر وەکو مەسەن ئینثریۆم مەسەرەن، ئەوە تا حدێک بەعزە خەدەماتێکی تایە وەکو خەدەماتی ئەوەی کە ئەتوانیت بچیتە عالەمێکی ئیفتیرازیەوە، ئەمانە ئەتوانی تەعاملی لێ بکەی تەعاملێکی معقول، نەک بە حکمی عملەی بە حکمی ئەو خدمەتەی. ئێستش ئێمە وەختی خۆی تەڵێن سە وەخت نییە کە باسیکەین لە 16 و 17 وتمان 8 بەدیلمان تەقدیم کرد. ناڵێم ئەو بەدیلەیە منیان وەرگرتووە لە هێن سین ئیستاکێ یەکێک لەو بەدیلانە بەکارێنێ کە عملەی دووهەم کە پێوتە یوان کۆین درستی ئەکات و ئەمریکان لەوە زۆر ئەترسێ چونکی کۆی کردوتەوە لە بینی ئەوەی کە حکومت لە دواوێتی و لە عینی کاتیشا ئیستفادەی کردووە لە بلۆکچین و هاش کە ئەبێتە شەکلێکی زۆر تازە و شەکلێکی زۆر متطەوّر. ئەوە بەلای ئێمە هیچ مشکلەی نییە کە ئەگەر تۆ حکومەتێک شەریکەیەک لە دوایە بێت پارەکەت مەحفوظ بێت
بزانی بۆ کێ ئەگەڕێتەوە هیچ مشکلەیەکمان نییە لەوانە، بەڵام مشکلەکە لەوایە کە وەکو بتکۆین و وانکۆین و خوشک و براکانی کە بە دەورە ئەوانە نا باوکیان هەیە نەدایکیان هەیە. باشە لەسەر سرفەکانیش پێشتر قسەتان کردبوو بڵێن ئەو سرفانەی ئەگەر حکومەت تێرێن بەنیازی دروستکردنی بانکی نیشتیمانە ینی بۆی سودمەند بێ لە بانکی ناوەندی عێراقیش ئەگەر ڕەزامەندی حکومەتی عێراقی لەسەر بێت ئەگەر بکرێتەوە بۆ خەڵکی کوردستان ئەو سلفانەی کان لە بانکی ناوەندی عێراق وەربگیرێن جوان زۆر بێگومان ئەم مەسەلەیە کە حکومەتی عێراقی شتێکی زۆر باشی کرد بۆ ماوەی 20 ساڵ پارە تقریبا 75 ملیۆن و ڕەنگە وازام زیاتریان کەمتر ئەیدا بە مواڵتینەکانی خۆی و مقابۆ 20 ساڵەکە 5% وەرەگرێت. بەنکی مرکزی کە خاوەنی قەرزەکەیە 1% وەرەگرێت. ئەو بنکەی کەوا ئیدارەی ئەکات بڵێن وەسیتەکە 4% وەرەگرێت بۆ 20 ساڵ. کەوەختی ئەمە حسابان طبعا مجموعی فقهی عێراقی خواج زیان باتەوە وەکو شخصێکی من کە متخصص ندویەکیان لەگەڵا کردم 3 ساعات من داوام کرد کەوا ممثلی بنکی مرکزیش حاضر بێ. المهم بۆی کەوا دوور و درێژ نەبێت ئێمە گەیشتینە تەکیفێکی زۆر ڕێکوپێک الحەمدوللا وتمان ئەو 1% کەوا بنکی مرکزی وەرەگرێت لە بۆ 20 ساڵ ئەبێتە تقریبا 1 لە 50,000 يعني تقريبا 0.03 آسف 0.26 المهم أبيتها تقريبا 0.026 بكل ذلك الخمان. أما حرشتك الرمزية حزن كذب لي بقى بلاش أنا مصروفاتي بنكي مركزي لهم عالمة كم ترني تقريبا لفنجال هيك يعني قولتين بنك لعالمها أشيت أونا جاري وهي أقات هيك إلى أمه أما يتريان كشوار وقري أما هيش مشكلة نية بۆچی چونکی ئەم مقرێز نییە ئەم قەرزەکە نادات مادام قەرزەکە نادات وەسیت ئەتوانێت ئەجری خۆی وەرگێت جا ئێمە داوا ئەکەین خۆزگە ئەم کارەش بدرێ بە کوردستان و ئێمە حاضرین بۆ ئەوەی ئەگەر شتێکی وا بەنکی هەرێمی کوردستان بیدات بە بەنکەکانی تر و ئەوانیش تەوزیعیکەن یان مباشر سەرفی کا بەو شەکڵە ئێمە هیچ مشکلەیەکی تیا نادینین چونکی بەنکی دووهەم کە وەسیتە خاوەنی قەرز نییە عێراقی باش لە بینی خاوني قرض وقرزدارة يعني بين مقرض وقرز يعني مقترضة بعربي كل خوش ما أجا جنابك راح أود لبا إشكال يا مداوا أكين خوزجا أو شيء بكرة بس كاوتور أما بو هم بيشينه كانه بونو بيشينه كشتوكالي هي لا بس أو وانا قصك أو بس بتايبتية بو كريني خانو أما اشتكاني تر دولة شوار للصدايا 6% أو أشيت يعني حكمي الربا وطبعا يمش يعني ربا بيقومان أحل الله البيع وحرم الربا. بالا يعني سابس بو خانوبر لقل نخوشان شيربنجا أو دروسة ما بس؟ بو داخوا وكو سرطان بداخوا حتى بو أوانش أو كارناكا نايكد بلند 5% بو بالصال. هر بۆ نەخۆشی سەرەتان و نەخۆشەکانی تر تقریبا نزیکی شوار یان 6% جا لەبەرەوە فتواکەی من وتم دروست نییە بۆ ئەوانە وەریگرین ئللا لە حاڵەتێکا نەبێ کە بگەنە مەرحەلەیەکی زەرورەت وەکو چۆن کەس پاریان نەداتێ قەرز بەنکێکی ئیسلامی نەبێت خزم و کەسوکارێکی نەبێ پارەی بۆ کۆکەنەوە کابرا ئەمرێت ئەو کاتێ یان معڕەزە بێ بۆ مردن بێگومان لەو حاڵەتا دروستە نەک بۆ شێرپەنجە بۆ هەموو نەخۆشیەک چونکی حیاتی ئینسان لای خۆی گەورە مقدمترە لەشتی تر ئەو کاتەیە بێتە حاڵەتی زەرورەت حالەتی زەرورەت بێگومان الضرورات تبيح المحظورات. باش أي كاكتور بو بالانسي كارتي موبايل خلقي كي كارتكي دبري بونو من تو لكومبانيا كي جاندن 1000 دينار قرض دكي ودواي 150,000 بون 150 دينار زياتر لي ورداگيريتو درسته وكاكتور ئەگەر زیادی لەسەر بێ دروست نییە بەڵام ئەگەر تۆ کارتەکەت وەرگرت بەڵام محافظەت کرد لەسەر ئەوەی کە عادەتەن ئەوان مجالی مانیەکەت ئەدەنێ بە پێی معلوماتی من مەسا خاصەتەن کریدیت کارت ئەو دیبیت کارت ئەو چارج کارت ئەمانە هەمووی کە لە وڵاتەکانە هەیە نازەم لە کوردستانە چۆنە لە هەموو وڵاتانە مۆڵەتی مانیەکەت ئەدەن مۆڵەتی مانیەکە ئەدەنێ یعنی مەسا کە جەنابەت ئیساکێکە لە مانگی 12 شتێکت کڕی هیچ ئیزافەت لەسەر ناکەن پێش ئەوەی کەوە
مانگەکە تەواو بێکەم ئەگەر معاشە لەوێ بێت معاشەکەت هات و بەشی کرد ئەوە مشکلێتیانەمە ئەمما گەر تۆ دەفعەت نەکرد ئەو کاتێ فائیدەت لێ وەرەگرن بێگومانەوە دروست نییە. دکتۆر ئێستا بۆنم نەکاکتۆر لای ئێمە بۆ نمونە من ئێستا کارتم پێ دەبڕێ دەتوانم 1000 دینار قەرز بکەم دوایی کە کارتم داخل کرد هەروە ینی کە باڵانسی مۆبایل بۆنمە 150 یا 100 دیناری دەچێتە سەر. نا ئەوە کە ئەو خوان ئەیدەن ئەوە قەرز نییە، ئەوە کڕین و فرۆشتنە، ئەوە تەشجیع و تەسویقە فەرقی هەیە. هەموو شتێک وەکو کتێبەکەی مامی خۆت علی قەرەداغی فقه المیزان هەموو شتێک میزان و ترازی خۆی هەیە. ئێمە لە ئیسلام بەس مەسەلەی قەرزە کە ئەمە شتێکی ئینسانیە دروست نییە ئینسان زیادەی لێ وەرگێ ملاحەزەت فەرموو ئەمما تۆ تیجارەتێک ئەەکەی ئەمما تۆ شتێک ئەفرۆشی زیادیان بەکەم. بەڵێ مەبەستمەوە ئێستا بۆ نمونە بۆ تەلەفۆن دوو کۆمپانیای گەیاندنەیە لە کوردستان. ئێستا من لە حاڵتە کارتم لێ دەبڕێ 1000 دینار قەرز دەکەم. ئەگەر کارتم داخل کرد هەروە بەرەسی لێرە داخل دەکرێت کار لە دوکانێک دەیکڕی دوایی کە داخل کرد بۆ نمونە 1050 لێ دەگێڕێتەوە ینی شتێکی دەچێتە سەر ینی مەوەسم وەرگرتنەوەی باڵزەکەی مەفروضایە ئەگەر لەسەر قەرز زیادەی بچێتە سەر ئەوە حرامە. دروستیە من داوا ئەکەم لە هەردوو کۆمپانیەکە کە ئەو کارەیە نەکەن چکەوە ینی لای ئێمە هەیە لە قەتەر بەڵام ینی مۆڵەتە ئەداتێ بەلای کەمیەوە هەفتەیەکت ئەداتێ 20 ڕۆژ ئەداتێ ئەمان ئەمما ئەگەر زیادەی خستە سەر لەسەر قەرز ئەوە دروست ئەمما ئەگەر ئەو زیادەی داپێت ئەوە مشکلە نییە. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر زۆر ماندومان کردی سوپاسی ئامادەبوونت دەکەین. زۆر سوپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر علی قەرەداغی ئەمینداری گشتی یەکێتی جیهانی زانانی موسڵمان سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.